دیارە ئەمڕۆ بڕیار وابوو دادگای فیدرالی عێراق کۆب بێتەوە لەسەر سێ سکاڵێک لەو سکاڵانە لەسەر سەرۆکی پەرلەمانی کوردستان تۆمارکرا بوو بۆی کە داوایەک پێشکەش بکرێت کە ئەو یاسایکە ماوەی کاری پەرلەمانی و حکوومەت یاریمی کوردستانی دێشکرێتەوە پوچەڵ بکرێتەوەنێ گفتوگوی وردیان بابەتاکەین کاردانەوەکان چی بکرێت کورد دەتوانێت لە بەغداد چی بکات وە کۆبوونەوەکانی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەکوێ گەیشتووە و دەتوانێت چی بۆ دۆخی کورد بکات هەموو بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ حەبیب جاف ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە جەنابیان ڕاستەوخۆ لێرە لەگەڵ ئێمە کاک حەبیب نیوەڕۆ باش زۆر بەخێر بی سوپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت سەرەتا خوێندنەوەی خۆتم پێ بڵێ لەسەرم بڕیارانی دادگای باڵای فیدرالی عێراق کە سەبارەت بە کورد لە ماوەیەدا کۆمەڵێک بڕیاری دەرکردووە و ئەو بیانووی ئەمڕۆژ بیانوویەکی گونجاو بووە کە دانیشتنەکە دوئەخراوە بەنسبەت بڕیارەکانەوە کە لەسەر کورد دەرکراوە بەڕاستی محکەمە لە خۆی بڕیار دەرناکە هەموو دەعوایەک ئەبێ کەسێک بیجوڵێنێ یا لایەنێک بیجوڵێنێ یا مؤسسەیەک لە مؤسسەکانی حکوومەتی عێراقی تر بە ئیقالیم و یا بە محافەزاتەوە بیجوڵێنن بۆی محکەمە بەتیتیا بکە. محکەمە لە هەموو بڕیارەکانە لە هەموو دەعوایەکە کە ئەیدا ئەبێ بڕیار بدات واتە ئەم محکەمە لە نەتیجە محکەمەیەکی دەستوریە قەرار لە هەموو ناوەڕۆکی ئەو دەعوانە ئەدا کە ئەخراوەتە بەردەمی. بەنسبەت بڕیارەکانی محکەمەی ئیتیحادیەوە بەنسبەت کوردەوە بنسبەت غێری کوردیشەوە بڕیاری زۆر داوە و هەندێک لە بڕیارەکان لە بەرژەوەندی کورد نەبووە و هەندێک لە بڕیارەکان لە بەرژەوەندی ئیتاری تەنسیقیش نەبووە کە بەشی زۆری ئەو کاندیدانەی لە محکەمەی ئیتیحادیان ئەوان دیاریان کردووە و هەندێکی لە بەرژەوەندی تەیاری سەدریش نەبووە کە تەیاری سەدری تەیارێکی بەهێزە و هایبەتی خۆی هەیە لە ناو شاری عێراقیە. بۆیە ئیشکالیەت لەوان نییە محکەمەی اتحادی چۆن بڕیارەدا چونکە محکەمەی اتحادی ئالیاتی قانونی دستوری خۆی هەیە بۆ بڕیاردان. ئیشکالیات لەوەیە کورد چەندێ ڕۆژ چەندێک توانیوەتی بچێتە بەردەم ئەم دادگایە و چەندێک توانیوەتی کار لەسەر لایەنە دەستوری و قانونیەکان بکات کە پێویستێتی لە بەردەم محکەمەی اتحادیا بیخاتە ڕوو. بۆ نمونە یعنی ئەخیر بڕیاری کە سەبارەت بە حکوومەتی هەرێم و بڕینی بوجە داوێتی یعنی ئەم بڕیارە پەیوەندی ڕاستەوخۆ بە هەرێمی کوردستانەوە و بوجێ هەرێمەوە هەیە. دەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان داخل بواە لە داواکە یعنی چۆن داخل بێت کەسێک داوای قەید کردووە ئەڵێ نادەستوریە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان تەصفیح حساباتی ختامی ناکا و بوجەی دیار نییە و لەگەڵ ڕقابەی مالیە تەصفیح حساباتی ساڵانەی خۆی ناکا و وەزارەتی دارایی خۆش یادداشتێکی داوا بە حکوومەت ئەڵێ یاسایی نییە چکە حکوومەتی هەرێم هاوکار نییە لە تەصفیح حساباتە. باشە حکوومەتی هەرێمی کوردستان زەرمەندە لە هەر بڕیارێک لێرەوە دەرچێت کەوا بوو ئەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان و کەسی سێهەم داوای داخڵبوونی بکرێت لە داواکە لە تەرەفی لەلایەن مدعی عەلەیهی کە ڕێز وزرایە. کاک حەبیب تۆ ئەتەوێ بڵێ بۆ نمونە لە ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان لە دانیشتەکاندا وەکو پێویست وجودیەتی نەبوو بۆی ئێستا هەر کەسێکە لەسەر دەتوانێت داوایەک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار بکە و ئەمی ئێستای لێ بکەوێتوانێ حکوومەتی هەرێم بەداخەوە یەک ڕێچکەی هەیە بۆ چارەسەری کێشەکان لە بەغا ئەوی ڕێژکەی قسەکردنە لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەمە گرنگە کە تۆ لایەنە سیاسیەکان لە نەتیجا ئەوان حکومی عێراقەکەن بەڵام پێویستە لایەنە دەستوری و قانونیەکانیش لەبیری نەچێت چونکە بۆ نمونە ئەگەر حکوومەتەکەی سوودانی بەپێی ئیتیفاقێک دامەزرابێ لە یەکێک لە ئیتیفاقەکانە ئاسانکاریە بۆ ناردنی بەشێک لە بوجە بۆ موچەی فەرمان بە تەواوکاری موچەی فەرمانبەرانی هەرێم دەبوایە کە ئەم داوایە قەیدکرا حکوومەتی هەرێم بڕۆشتایەتە پێشەوە حەلی بکرایە. حەلەکە چۆنە یعنی تۆ پێویستە داخڵبی لە داواکە یعنی وەکو کەسی سێم داوە بکەی داخڵبی لەبەرەوەی ئەم داوایە پەیوەندی بە تۆ هەیە و تەوزیحات دێت بەدەم محکەمەی ئیتیحادی لەوە چێ محکەمەی ئیتیحادی زۆر تەوزیح و ڕوونکردنەوەی لەسەر ئەم مشکلانە نەبێت لە بەردەما چکە دوو تەرەفیتایە تەرەفێکیان بریتە لە مدعیەکە کە ئەو پەرلەمانتارە بۆ تەرەفێکیان بدێت لە حکوومەتی عێراقی ڕێوزەرا خۆلەوەچێ ڕێوزەرا زۆر بەلایەوە گرنگ نەبێ قەرارەکە چۆنە چونکە ئەگەر قەرارەکە بدات بە نەناردنی بوجەش حکوومەت ڕێوزەراڵی لە دەسەڵاتی منە نییە قەراری محکەمەی ئیتیحادیە لەوە چێ لە دڵی شەوە پێی خۆش بێت چونکە نزیکەی 325 میلیۆن دلار ئەگەڕێتەوە بۆ بوجێ عێراق کە ئەتوانێت زۆر مەشاکلی پێ حەلکە کەوا بوو تا ئێستا حکوومەتی هەرێم پەنابردن بۆ محکەمەی ئیتیحادی نەبردو ئەمە یەک محکەمەی ئیتیحادی کاریگەری لەسەرە گومانیتیان نییە چکە محکەمەیەکی دستوریە محکەمەی دستوری قسە لە چیەکە لە مەسائیل حکوومەکانەکە یعنی لە مەسائیلی حکومداریە قسەکە و ئەم حکومداریش
پەیوەندی بە سیاستەوە هەیە چکە لە نەتیجا کێ حکومەکات سیاسەکان حکومەکان ئەی توانی لە ڕێگەیەک لە ڕێگەکانی تریشەوە تەسیری لەسەر محکەمەی ئیتیحادی باش هەر لەو کاریگەری کە باست کرد بەشێک لە چاودێرانی سیاسی بە تایبەتی کوردەکان ئەم ماوەی زۆر شۆڤە بۆ دۆخەکەکەن با سێواکە نەڵێن دادگای باڵای فیدرالی عێراق بۆتە بەشێک لە قەیرانی سیاسی لە عێراقدا تۆش وا ئەیبینی یا چۆن خوێندنەوەکەی بۆ ئەمە لەلایەکە ئۆتا وەفدی هەرێمە ڕوا بۆ بەغدا بۆی لەگەڵ لانە سیاسەکان ڕێبکێت و کۆبوونەوە بکات و بگەنە دەرەنجامێک و لێک تێگەیشتنێکی باشیشە بۆ لە ڕابردوودا بەڵام لەم لاوە دادگای باڵای فیدرالی عێراق کاتێک دێک ئەم دۆخانە دروست دەکات دووبارە بالفعل دۆخەکە هەڵەوەشێنێتەوە چۆنە محکەمەی ئیتیحادی ئەبوایە کە ئەمان ئەچن فوازە دەکەن لەگەڵ حکوومەتی عێراقیە مەسەلەی قراری محکمە اتحادیش بە نظر بگرن یعنی کە کاتێ لەم فوازاتەکەن لەسەر لەگەڵ ئەم لایەنە سیاسیانی عێراقا و لەگەڵ ئیتاری تەنسیقیا بزات کە حکومداری یەکەمی عێراقن ئەبێ قسە لەلایەنە یاسایی و دەستوریەکەشیان بکردایە بیان وتایە ئەم بڕیارانە ئێمە ئیدەن معڕەزە بۆەوەی نەقص کرێتەوە لە محکمە ئیتیحادیە ئەبێ ئەو ئیشکالێتیشانە باس کرا لەگەڵ ئیتاری تەنسیقیا چۆن وا بکەن سبەینی ئەگەر تانەدرا لە بڕگەیەک لەم بڕگانەی کە ئیتیفاقمان لەسەر کردووە محکمە ئیتیحادی هەڵینەوە شێنێتەوە کەوابوو ئیش نەکراوە لایەنە دەستوریەکەی برادرانی ئێمە قەناعەتیان وایە ئەگەر ئێمە لە ڕووی سیاسیوە لەگەڵ سیاسیەکانە ڕێبکەوین مشکلەکەمان چارەسەر بێ بەڵام بەشی زۆری سیاسیەکانی عێراق دوای دەرچوونی بڕیاری بووجا هەمویان یەک قسەکەن ئەڵێن محکمە ئیتیحادی سەمامی ئەمانی عێراق ئەوان بەعکسی ئەمەوە قسەکەن ئەوان طبعا ئێمە ئەڵێن کاکە ئەم محکمە بۆ مای ئاژەوە کێشە لە عێراقا لەبەرەوەی هەچی کاتێک کە ئارامیەک و جۆرێک لی هەوری نێوان بەغا و هەولێرا دروستە بێ ئەم هەڵیەوە شێنێتەوە دەیوانیە هەر ئەوانەی کە ئێمە ئیتفاقمان لەگەڵا کردوون لە بەغا ئەڵێن سەمامی ئەمانە ئەو پێویستە هەومان ئەڵێن کاکە ئەوە پێشترش قەراری دەرکرد لەسەر ئیتاری تەنسیقی لەسەر تەیاری سەدری هەمومان پێ ئیلتیزام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێمە پابەندی بڕیارەکانی دادگای فیدرالی عێراق نابین باشە ئەمە چی لە دۆخەکە کات بەرەو خراپتری ئەبە یاخود چی و چی لە پێگەی دادگای باڵای فیدرالی عێراق کات وەڵام من پێم وایە بە ئەو قسەیە کە ئەڵێ ئێمە پابەد نابین بۆ ناوبانگی حکوومەتی هەرێم خراپە و جۆرێ لە کۆدەنگی لە ناوان لایەنە سیاسیەکانی عێراقی و شەقامی عێراقی دروستەکە دژ بە کورد و دژ بە هەرێمی کوردستان بەڵکو ئەبێر لە شتی تر هەیە ینی مەسەن تۆ بۆ نمونە ئەڵێ من ئیلتیزام ناکەم بە قەرار بەس قەراری محکمە ئیتیحادی لای تۆ نییە ئەوڵێ نابێ بوجە بنێری ڕێزۆرە ناینێری خۆ تۆ چیت یعنی تۆ دانیشتووی لێرە بوجەت بۆ نایە تۆ ئەڵێ مەسەلەن نەوتوگازی من شەرع قانونی و دەستوریە کۆمپانیەکانی سیحابەکەن و قەرارەکە زۆر جار لای تۆ نییە قبوڵیکەی لایەکیکەیە کە قبوڵیەکە ئەزان چۆنە حەلی هەیە بۆ نمونە یاسای نەوتۆگازێکی کە لە مشکلەکانی ئێمە ینی بۆچی حکوومەتی هەرێم فشارێکی زۆر ناکات ئەم یاسایە دەرچێت خۆم بە قەناعەتی من محکمەی ئیتیحادی لە مەسلەی نەوت و گازە قەرارەکەی زۆر دەستوری نەبووە چونکە مەسلەی نەوت و گاز ناچێتە چوارچێوەی سەلاحیاتی حەسری حکوومەتی ئیتیحادیوە يعني صلاحياتي محكمة اتحادي كحصرية وتنها بو هي مسألة نوتوغازي تانية بلام شيوازي إدارة داني هريان بو نوتوغاز حاليتي أبوي بو محكمة اتحادي قرارك يدر كردوا إما ليرة دا مجال كيجيك لخالكاني الركوتني كل لقل لأن كان عراقا مسألة شارسة كدني كشي نوتوغاز در شواندني ياساي نوتوغازي فيدرالية بو إشي لسرنا كان أجر أم نوتوغازا درشت وصلاحيات حكومتي هريم دیاری کات و ئەو عقودانەی پێشتر کردیانە فەقەرەیەکی تیابێ بڵێ عقودە پێشوەکانی حکوومەتی هەرێم کە لەگەڵ کۆمپانیا جیهانیەکانە کردوێتی هەمووی یاساییە باقی عقودی تازە کە ئەیکات بۆ نمونە ئەڵێ بە مشاوەرە لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە بیکە لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقا بیکە یا لەگەڵ شەریکەی سۆمۆ بیکە ئەو کاتە تۆ شەرعەتی دەستوری و قانونی و ئەبێ هەموو ئەو هەر قەرارێک محکمەی ئیتیحادی لەو بارەوە بۆچی ناکرێ ئێستا ڕەنگە کەسە گوێ لێمە گوێ لەم حێوارە بێ ئەڵێ ئەی بۆ نایکە حکوومەت یاریمی کوردستان بۆ ئەمە ناکە من ئازانتی عەقڵیەتێک هەیە لەناو دەسەڵاتداری ئێمەدا بەداخەوە پێی وایە هەموو شتێک بە قسەکردن و گفتوگۆ لەگەڵ سیاسیەکانی عێراقا ئەکرێ ینی قسەکردن سەرپێیە بۆ نمونە جاری وا هەیە لە ساڵێکا ڕێوزەرای ئێمە وەلایەنە سیاسیەکانی ئێمە لە ساڵێکا دوو جار سێ جار ئەچنە بەغا بۆ وەرگرتنی بۆ نمونە من ئەگەر بەراوردی ئێمەکەی بە ئیسرائیل بۆ وەرگرتنی وعد بەلفۆر کە وعدێک بوو دەوڵەتی ئیسرائیلی لەسەر دروست بوو 2500 جار ئیسرائیلیەکان ڕۆشتونەتە ئەنجومەنی وەزیرانی بریتانیا بۆ دەرکردنی یەک قەرار
کە وەسەلەی وعد بالفۆر بوو 2500 جار ئیسرائیلیەکان ڕۆشتونەتە ناو مەجلس وزرای بریتانیا تا قەرارێکیان بۆ دوو دیێڕیان بە بەلفۆر نووسی کە ئەوان رازین بە دامەزراندنی وەتەنێک بۆ جوولەکە لە ناو فەلەستینە. باشە بۆ ئێمە کە ئەم مەسلەیەکی مەسیریە بۆ ڕێوزرا لە ساڵێکە 2 جار بچێتە بەغا، بۆ لە ساڵێکە 20 جار نەچێتە بەغا، بۆ سەرۆکی هەرێم لە ساڵێکە 10 جار نەچێتە بەغا، بۆ لایەنە سیاسیەکانی تر بۆ پیان لە بەغا نەبێ، بۆ پێمان لە ئەنقەرە بێ، لە تاران بێ، لە ئەمریکا بێ، لە نەتیجا ئێمە ڕەبتین بە وڵاتانەوە و ئەزمونێکی خراپیشمان هەیە لەو بوارە. هەر لەسەر ڕۆڵی سەرکردەکانی کورد قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دوێنێ لەگەڵ سێ سەرۆکایەتێکی عراقدا کۆبەتەوە جەخت لەوە کاتەوە ئەڵێ بێ ئێمە تاوای گرفتەکانمان بە لێک تێگەیشتن و لێک نزیک بوونەوە چارەسەر بکەین. ئەم لێک نزیک بوونەوە ڕوودەدات لە دوای ئەم بڕیاری دادگای باڵای فێدرالی عراق؟ وڵای قابلی ڕوودانە، ینی ئەوەی کا قوبات کردوێتی کا قوبات جاری پێشووی جواب بزانم ماوەیەکی زۆر مایەوە لە بەغا لە مەسایلی بووجە و پێشمەرگە ئەو شتانە، بەڵام پێویستە لە پێشە مەشاکل لە داخلیەکانی هەرێمیش چارەسەر کرێت. ینی کاقوبات ئیسا لە بەغا هەوڵی باشی داوە و پێچی باشی گوێی لێ بگرن، بەڵام ئەو مفاوەزانە بە ئیتیجاهی ئەوە بێت کە مشکیلەکە لە ڕووی قانونی شەوە چارەسەر بکرێت. سبەینە هەر کێشێک بە گفتوگۆ بە نووسین و ئیمزاکردنی لایەنە سیاسیەکان کۆتایی نەیە، چونکە ئەو لایەنە سیاسیانە ئەڵێمە ئیلتیزامەکەین بە وعدی خۆمانەوە، بەڵام محکەمەی ئیتیحادی ئەڵێ دەستوری نییە، سبەینە کە ئیلتیزام نەکە ئەیدەن بە محکەمە، ئەیدەن بە محکەمەی تحقیق و ڕێوزرا دوای تەواوبوونی دەورەکە محکەمەیەکەن و سجنیەکەن. بۆ خۆ دەزانی بۆیە ئیتیجاهی ئیشەکانیان حکوومەت پێویستە بە ئیتیجاهە بێ کە حەلی دستوری قانونیشی لەگەڵا بێت، تەنها مفاوەزات نەبێ لەگەڵ سیاسیەکانەوە کۆتایی پێبێت. بەڵێ کاک حەبیب سوپاس بۆ زانیارەکانت دەست خۆشمان دوومان کردی، زۆر بەخێر بێ، زۆر سوپاس بۆ حەبیب جاف ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عراق، سوپاس کە جەنابتان لێرە ئامادە بوون.